بەڵێ سڵاوتان لێبێتن دیارە دوای ئەوەی هاوڵاتیەکی دانیشتووی ناحیەی خەلیفان لە وڵاتی بەریتانیا لە دەی مانگی سێ گەڕایەوە سنوورەکە دیارە لە ئەنجامی پشکنینەکان لە دوێنەوە دەرکەوت کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە لە ئەمڕۆدا دیارە 5 هاوڵاتی تر هەر بەهۆی ئەم هاوڵاتیەوە توشبوونە. من بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر کەرەنتینەکردنی ناحیە خەلیفان ئەچمە لای قایمقامی قەزای سۆران کاکرمان زۆرەگرم. کاکرمان سڵاوت لێبێتن ئەگەر ئەو ڕێکارانەمان بۆ باس بکەیتەوە ئەگەرتونتانە بەر بۆ کەرەنتینەکردنی ناحیە خەلیفان. ناحیە خەلیفان بەداخەوە بۆ حاڵەتە بۆ 6 بۆیە ئەمە مەترسیەوەمان هەیە زیاتریش بن. ئێستا لیژنێکی غورفەیەکی عملیاتی فراوانمان کردو لێرە بەسەر پەرشتی بەڕێوەبەری ناحیەمەش بۆ خۆمان لە سۆران متابعیانەکەین دەگەڵ پارێزگا هەولێرێ و تیمەکی تەندروستی تایبەتیش لە هەولێرە هاتووە بۆی کە هەم دەوروبەری ئەو ماڵانە پشکنین کە نزیکن لەوان هەم هەندێک سیمپڵی عشوایی شوەر بگرین بتوانین داخۆ بزانین چه حاڵەتەکە تاسەن بەرکەوتە هەیە لە خەلیفان دەرچوون و داخلبوونی سۆران بۆورە خەلیفان لە ئەوڕۆ بەدواوە نییە داواکەین خەڵک لە ماڵەکانی خۆیان دانیشن بە سیارە جوڵە نەکەن بە شێوەکی گشتی و هەتەنا داوانێکن زیران نستن لە ماڵی زیران چونکە حاڵەت هەیە لە خەلیفان بۆی دەبێت ئەوە هاوکاری خۆمان بکەن بۆ بەنسبەتی ڕێگاری ڕئیسی سۆران هەولێر حاجومەران هەولێر ئەو ڕێگایەک لە کەمەربەندەکەی خەلیفان کراوەیە ڕێگای بالیسانمان بە کاملی داخست داواکەین ئەو کەسانی کە گوێیان لەمەیە لە ڕێگای بالیسانەوە هاتوونەکەن بۆ سەلامەتی خۆیان و بۆ بتوانین کەرەنتینەکەش سەرکەوتوو بی هەروەها لە تێکرای حسابی ئەوشمان کردووە کە خەڵک پێداویستی چۆنە ئەومان تەنظیم کردو بە پێ ئەو لیژنەی عملیاتە نایڵین کە مشکلە لەو مەسەلەیدا پێیابی پشتیوانی خوای گەورە هەروەها ئەگەر کەسێک هەستی بە حاڵەتێک لە نەخۆشیەکان کرد پەیوەندی بە 122 بکە 122 بۆی بتوانین بە پەلە چونکە تیمێک تەندروستی تایبەتمان لە نەخۆشخانەی خەلیفاندانەوە بۆ تەعاملکردن لەگەڵ ئەو حاڵەتانە. کاکرمان جگە لەو 5 هاوڵاتی هاوڵاتیشترتان کەرەنتینە کردووە لە ئێستا؟ 29 کەسمان دوێنێ کەرەنتینە کردبوون لەو 29 ئەو 5 کەسە دەرچووە. ئەو هاوڵاتیانی تری شێشتا هەر لە کەرەنتینەن لەو ئەوانە ئەمینەوە لە کەرەنتینە ڕەنگە خەڵکی دیکەش پێویستی بێ کەرەنتینیان کرد. زۆر باشە هاوڵاتیان پرسیاری ئەوەکەن ئەم هاوڵاتیە چۆن کەرەنتینە نەکراوە هاتۆتە ناحیەی خەلیفان کە لە وڵاتی بەریتانیا گەڕاوەتەوە ئەو لەیەکی سێ هاتوتەوە لەیەکی سێ سیستەمی کەرەنتینە دەست بەکار نەبوو لە کوردستاندا کە بە پشکنین ئاساییەکانی مەتاڕیدا تێپەڕێت ڕۆیشتووە و لەو ماوەی ئەو مانگەی کەماوەتەوە هەستی نەکردو کە نەخۆشە یان ئەو عرازانەی کە پێویستن لە نەخۆشیەکەدا نەبووینە لەوە ئێستاش تا ئێستاش نی هەستی بە نەخۆشی و تا وەکەڕێن حساسێتێکیان کۆخێک شتێکیوە بێنگتەن بوونێک نەکردووە بۆیە هەستی نەکردووە دوای ئەوەی کە بەڕێز وەزیری تەندروستی داوای لە خەڵکی کرد ئەوانەی لە بەریتانیا هاتوون لە یەکی مانگیشەوە پەیوەندی بکەن و خۆیان فەحسکەن ئەو چۆ خۆی فەحس کردووە لە نەتیجە لێ دەرکەوتەوە. زۆر سپاس بۆ کاکرمان عەزەت قایمقامی قەزای سۆران کە زانیاریەکانی پێدان بڵێ دیارە ناحیەی خەلیفان لە ئێستادا بە تەواوەتی کەرەنتینە کراوە و هاوڵاتیان ڕێگان پێ نادرێتن تەنها ئەگەر بۆ کاری پێویست نەبێ بێنە دەرەوە.